ئەم گۆڕەپانەی ئێرە نەمایشی سوپای عێراق بوو. خۆی بە دەرەکراوێکەوێتی چۆی بەغداوە گۆڕەپانی ئاهەنگەکان. حکوومەتی عێراق بەڕاستی لە 2010 بەتەما بوو ئەمە بڕخێنێ. بۆ ببینی ئەم شمشێرانەی شاب بە ئەسپ هاتو چۆی دەکرد. دەسەڵاتی سەدام چۆن بوو. تەنها ئەوە پێشان بدا کە من جارێ بەهێزم. سەدام چۆن نەدەترسا ئەو کاتە لێ هەڵگەڕێنەوە ینی بەو چەکانە. هەر کە دەستی بردە جیرفانی سەباح میرزا تەقەی لێکرد کوشتی. بەهێزترین ساڵ بۆ عێراق کام ساڵە بوو لە شەڕی نێوان عێراقێرانەوە. بە مەلیۆن بەبانەوە خەڵک کوژرا لە هەردوو لەم شەڕەیە. خەسڵەتی زەوی ئەم شوێنە چۆن دروست کراوە بەرگەی ئەو هەموو قورسایی و تانک و زرێ پۆشە دەگرێت. ئێمە دروستمان کردووە بۆ ئەوە نەقورسی نەمان کردووە بۆ 40 تەن و 38 تەن. گاردی کۆماری ئەمانە چی بوون نیشان چی بوو؟ یعنی هێزێکی پیس بوو ڕاستی درڕندە بوو. دەستیان بە خوێنی کورد سوور بوو. سەدام چۆن ئەم هێزانەی پەروەردە دەکرد؟ تۆ ئەزانی ئەم هێزانە چیە تاکو بەڕووڕیان بیتەوە تۆ هیچت نییە خاکی نەبەزاند بوو ئەوەی کە خاکی بەزان ملی بە وڵاتەکەی دووەمەوەنا سەدام حوسێن بوو ئەو فڕۆکەیە کە ئەفری سوتەمانیەکەی بەشی نەیەگەیشتە سنووری وڵاتەکە لی دەربچێتە دەستبردن بۆ ئەو قوتانە سەر کۆی. ماگەران شەڕە نەبووایە عێراق زۆر پێشکەوتووە بوو. دیارترین هەڵەکشندەکانی سەدام حوسێن لە ڕووی سەربازیەوە کە کردوێتی چی بووە؟ لە 1800 تۆپەوە بەرەو 9000 تۆپ ڕووی سەربازیەوە نەخوێندەوار بووە تا چەند هاوڕای لەگەڵم قسەیە. سەدام حوسێن وتی ئەمە ئەم یاسایانەمان نییە